دەنگێک هەموو سنوورەکانی بڕی و گەیشتە و پەڕی دنیا هەر ئازادی خوازە و پڕ بە گەروی هاوار دەکات ژن ژیان ئازادی چیرۆکی ئەم دەنگە دلێرە پاڵەوانێکی هەیە کە ناوی ژینە ئەمینیە. ژینە ئەمینی تەمەن 22 ساڵ ڕۆژی 13 ئەیلولی 2022 لەلایەن پۆلیسی ڕەوشتی تاران لەناو میترۆی حەقانی پایتەخت بە بیانووی ڕەچاو نەکردنی یاساکانی باڵاپۆشی دەستگیر کراو. 3 ڕۆژ دواتر بە شێوەیەکی گوماناوی لە نەخۆشخانەی کەسرای تاران گیانی لەدەستدا کە سوکارەکەی هەر ئەو کات دەسەڵاتدارانی وڵاتیان بە کوشتنی ژینە تۆمەتبار کرد. هەوڵێک هەبوو ئەو کات تەرمەکەی بە بێدەنگی بە خاک بسپێردێت بەڵام کە سوکارەکەی و خەڵک کۆبوونەوە و دوای بە خاک سپاردنی لەسەر گڵکۆی گۆڕەکەیان نووسی ژیناگیان تۆ نامری ناوت دەبێتە ڕەمز. لێرەوە پڕیشکی ئاگرێکی ناڕزایی سەری هەڵدا و لە ماوەی چەند ڕۆژێکدا 24 پارێزگای ئێرانی گرتەوە بە تارانی پایتەختیشەوە. ڕێکخراوەکانی چاودێری مافی مرۆڤ دەڵێن لە هەوڵی سەرکوتکردنی ئەو ناڕزایەتیانەدا لانی کەم 500 کەس لە خۆپیشاندەران و هێزانیەکان کوژران کە نزیکەی 145 کەسیان هاوڵاتی کوردی مەدەنی بوون. لە ناویشیاندا 6 ژن و 16 منداڵ و مێرمنداڵن بە هەزاران کەسیش بریندار بوون و ڕاپێچی زیندان کران ژمارەیەکیان لە سێدارە دران. ژن ژیان ئازادی بووە دروشمی سەرەکی ئەو بزوتنەوە ناڕزایەتیە و دەیان گۆرانی بۆ وترا. ئێستاشی لەگەڵدا بێت لە زۆر شوێنی جیهان کاتێک ژنێک ئازار دەدرێت هەمان دروشم دێتەوە بەرمەیدان. ئێستا 2 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر ڕووداوی گیان لە دەستدانی گوماناوی ژینادا. بۆ ئەم ساڵیش ئەمجەد ئەمینی باوکی ژینە بە میدیاکانی ڕاگەیاندووە ئەگەر هاوشێوەی پار حکوومەت ڕێگەیان لێنەگرێت مافی خۆیانە و بەنیازن ڕێوڕەسمێک بۆ یادی کچەکەیان لەسەر گۆڕستانی ئایکی سەقز بکەنەوە. بە پێی ئەو گرتە ڤیدیۆیانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو بوونەتەوە و بە وتەی چالاکانی مەدەنی چەند ڕۆژێکە حکوومەتی ئێران هێزێکی ئەمنی زۆری ڕەوانەی شارە کوردنشینەکان کردووە و ئاوی بەنداوی چراوەیسیشی بەسەر چەمی سەقز بەرداوەتەوە بۆ ئەوەی بەو شێوەیە ڕێگای گەیشتنی خەڵک بۆ سەر گۆڕستانی ئایچی بگرێت چونکە لە چلەی ژینە لە ساڵی 2022 زۆربەی خەڵکی شارەکانی دەوروبەر لەو ڕێگایەوە خۆیان گەیاندە سەر گۆڕەکەی ژینە.